لە دیاردەیەکی سەیر و سەرنجڕاکێشدا لەدایکبوونی منداڵە بێدەست و قاچەکان هاوڵاتیانی فەرەنسای نیگەران کردووە. زیادبوونی حاڵەتی لەدایکبوونی منداڵی بێدەست و بێقاچ نیگەرانی هاوڵاتیانی فەرەنسای لێکەوتووەتەوە و حکوومەتی ئەو وڵاتەش دەستی کردووە بە لێکۆڵینەوە. لێکۆڵینەوەکانی حکوومەت و کەرتی تەندروستی فەرەنسا دوای ئەوە هات لە سێناوچەی جیاجێ ئەو وڵاتەدا 10 منداڵ لەدایک بوون کە هەندێکیان قۆڵیان نییە و هەندێکیشیان قاچیان دروست نەبووە، بەڵام دواتر لێکۆڵینەوەکان بێ ئەنجام کۆتایی هات. لە ئێستاشدا دووبارە ئەو دۆسیەیە لێکۆڵینەوەی لێ دەکرێت، ئەمەش دوای ئەوەی 11 حاڵەتی تری لەو جۆرە بەدی کرا. لە ڕووی تەندروستی و زانستیەوە ئەم حاڵەتە بە منداڵی دروست نەبوو نەنکریکشن ناوی دەهێنرێت. ئەمەش بەو مانایەیە منداڵەکە لە قۆناغی کۆرپەلەیدا بە شێوەیەکی دروست ئەندامەکانی گەشەیان نەکردووە، بەم هۆیەش منداڵەکە بەبێت دەست قۆڵ یان پەنجە و قاج لەدایک دەبێت. ئەم حاڵەتانش لە ناوچەکانی وەک ئین لە خۆرهەڵاتی فەرەنسا و ناوچەکانی بەریتانیا وەک لوار ئەتلانتیک بەدیکراوە. ئێستاش فەڕەنسیەکان دەیانەوێت هۆکاری لەدایکبوونی ئەم منداڵە کەم ئەندامانە بزانن، بە تایبەت دوای ئەوەی ژنێک بۆ کەناڵی فرانس ئینفۆ وتوێتی لە کاتی دووگیانیدا شیکاری بۆ منداڵەکەی کردووە و دکتۆرەکان وتیانە منداڵەکەی تەواو و کەم ئەندام نییە. ئێستاش دکتۆرەکان هۆکاری دەرنەکەوتنی کەم ئەندامی منداڵەکە لە کاتی دووگیانی ژنەکە نازانن. لە مانگی تەمووزدا نووسینگەی تۆماری لەدایکبوونی کەم ئەندامان ئاماژەی بە زیادبوونی حاڵەتەکاندا لە ناوچەی ئینی فەرەنسا و ئاماژەی بەوە کرد 7 حاڵەتی لەو جۆرە لە نزیک یەکتریەوە تۆمارکراون و ئەوانەی تریش لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا لە شارۆچکەی درویلا بوون. دوای ئەوەی لێکۆڵینەوەی یەکەم بێ ئەنجام بوو، چەند لێکۆڵینەوەیەکی تر لەلایەن وەزارەتی تەندروستی فەرەنساوە ئەنجامدرا. ئانیس بوزین وەزیری تەندروستی فەرەنسا ئاماژەی بەوە کردووە ڕەنگە هۆکاری ئەم کەم ئەندامیە پەیوەندی بە ژینگەوە هەبێت، یان خواردن و خواردنەوە یان مادەیەک لەلایەن لوت و سیەکانیانەوە هەڵمژراوە. بەپێی ئەوەش زۆرترین حاڵەتەکان لە ناوچەی ئین هەبووە. هەندێک لە لێکۆڵەرەکان هەرچەندە دڵنیانین هۆکاری پەیدابوونی ئەم منداڵە بێدەست و قاچانە بۆ بەکارهێنانی مادەی مێروکوش دەگەڕێننەوە.